سای دۆستەکانم زۆرم دیتاڵی سوێویاری ئای لە سای دۆستەکانم زۆرم دیتاڵی سوێری نەفرەت لە دۆستی نامەرد ئاشا لە خێر و بێری ئەگەر دۆستی خۆت نەبی دژمن قەت پێت ناوێری بەخوای هەر دۆستی خۆتە دەت بابەرە و هەڵدێری چاوەڕوانی مردندا مانگ و ڕۆژی دەژمێری پشت بە خودایی ببەستە خۆت بە هیچ کەس نەسپێری کامەی دۆستی ژیانیدا ئەو بۆ مەرگ دەدنێری بانە مەردان بزانن هەر دەنجانێ لە تێری وەڕینی سەگ و سەقەڵ نابن بەن لە ڕێی شێری لە گەنجی چی بچێنن دەی دوورن بە جوامێری نەحاڵەی ئینسانی مرد ژیانی خۆش ڕابێری بۆ سامان ئازیە وا چاکە جێڕادێری ڕێباز بەلاشاوە مەشهوری نێو هەولێری بۆ کاک شەمال سویدی هەڵنایە لە بەرشێت بۆ کاک ناسر سەرعانیا بدبینم بە چاوتێری هەیەموو دنیا لۆمەم کە عەشقی باڵای هەنارم ئەگەر ڕۆژێ نەیبینم بێتاقەت و غەمبارم هەی ڕۆژانە لە دوای دەوام چاوەڕێم ئینتیزارم تازە کۆڵت لێ نادەم دەی بووی بە خوێن و دەمارم هەی ئەگارا و بێوەفاش بێ منوانیم وەفادارم خوایە گەیشتە لای تۆ ناڵە و نووزە و هاوارم پێم خۆشە ئێستا بمرم ئەوە لە ژیان بێزارم بۆچی ئێستا نامکوژی مردنێکی قەرزارم بەسەک بیخوا کە لاگم مردیار نەبێ مەزارە هەی بەدڵ کەسێکم خۆشویست پێدوایە گوناحبارم گوناحم لەسەر مەنووسە نەفامم مەرزەکارم هەرە بۆ کاک شەماڵ سویدی پێشکەشی بێنەوارم وەکی هەولێریان دەرێن مەمنونی کاک شەمارم هەی بۆ ڕێباز بەلاشاوە تا مردنەی پێ قەرزارم چووکەی سامان حاجیمە هەر ئەوە کە سوکارم هەر ئەوە کە سوکارم ئەبەرین خاتری چاوی تۆیە ئاواز و لایە لایم دووریت کارێکی وای کرد لێم بڕاکە پروسایم خانجم بە پیرۆڕۆیی بازرگانی بێمایم لە جێژوانی چاوەڕێم کە بێ ئەو چاو شەهلایم ئەی لە دووراستی پێ دەکەم دەترسێ دەڵێ نایم ئەمڕۆ بەقام پێ ناکە ئەو دۆستە بێ بەقایم ئەو جێژوانی چۆڵ ناکەم پێبەندی ئەو جیایم نەخۆشی پاژنە پڕم چاوەڕێی ئەو دەوایم بەڵێنێکە پێم داوی هەر لەسەر ئەو بڕوایم ومە مەزنونی شەیدا هەر کوشتەی ئەو لەیلایم چی دەبێ بچێتە سەر منە و خۆزگەوی وایم شێرە کوڕە سامان حاجی سڵاو بێ لەو برایم پێشکەش بەڕێبازی بێ ئەو گۆرانی ئەو هەوایم یادی کاکیم داد دەکەم ئەو دۆستە باوەفایم پێم خۆش بوو بە شەو و ڕۆژ لە قسمەت ئێوە بایە
بێزارم کوانێ ئاگام لە خۆیە تۆ سەیری دنیای ئێستا وەکو تەختە شانۆیە سیڕاستی بێنمایە بەخوای هەمووی درۆیە ئەوەی من پێتی دەڵێم حاڵی گەنجیا و ڕۆیە هەریەکە و بە دەردێشی ژیرۆدە و دەستەمۆیە یەکێ دەستەم مزگەوتێ یەکێ لە گازینۆیە یەکێ خۆی پێسەلەفیە یەکی در لە دیسکۆیە یەکێ زۆر ڕێک و پێکە یەکێ لات و فعۆیە یەکێ هەندەری میسی و یەکێ ڕۆناڵدۆیە یەکێ عەشقی بیێمم یەکێی کەعماڕۆیە یەکێ فۆڕی دوێ یەک عەزی لە ناتۆیە یەکێ دەمان سەیفەیە یەک عەزی لە چەقۆیە یەکێ پرسی ڕەنگ دەکا یەکێ پرسی نیگرۆیە یەکێ برۆی کار دەکا یەکێ قەلبی تاتۆیە یەکێ لە دوای کچانە و یەکێ شێتی مۆیە یەکێ مەستی ڤۆدگایە و یەکێ مەستی ئۆزۆیە یەکێ شەی لە عەشیشە و سۆمەدرین و سیمۆیە یەک نەشەی کریستاڵ و زامای کەوتڕامادۆیە من عەشقی هیچیانیم لای من هەمووی درۆیە ئەوە ئامازیاخیە وەکو بەعز و هەڵۆیە باشی بە ئیسکەڵ نییە لە ژیانی سەر بەخۆیە لە مەیدانی هونەردا وەک بیکێسیستی خۆیە بۆ سامان عاجیە ئەو دانیشتم بۆ تۆیە ڕێباز بەلاشاوە حکومەتی سەر بەخۆیە بۆ کاک شەمال سویدی چاوم لە لوتفی تۆیە بەندی ناسر سەرعانیە پایەدار بێخوایە چەند هێدی و لەسەر خۆیە شەماڵی ڕەسوور شێخەی ئەو بەندەم لەگەڵ تۆیە پێغەمبەر دێت تێک نەچێ ئەو باخە باخی تۆیە شێوەکو چۆ چاو تێرە پایەدار بێخوایە هێندە شایی بەخۆیە بۆ ئاغا شەرەف کەندی دەنجی وەک میلانۆیە لەگەڵ بێلانەی دەرمم گوتنەکەم ڕاستە و خۆیە بۆ ئاغای بێلانە سەر بەرزە وەک هەڵۆیە سەر بەرزە وەک هەڵۆیە قوربانە بەمسەی ژیان بە تۆ سەر بەرزم فەرمان بێلانە منم مەشهورم لە وڵاتی فەرمان بەچی ناسراوە بە بەند و کەلیماتی هەر شیرنی دڵی نەباتی دڵی ئاوی حەیاتی دوێنێکەی وعەدا بوو تەعجوب دەکەم نەهاتی کاک ڕزگا شەرەفکەندی سەرم بە خێراتی هەیە تا مردن خۆش مەبێ من حیزبی دیموکراتی های ئینشەڵڵا ئازاد دەبێ خاکەکەی ڕۆژهەڵاتی هەمیش تا مردن کۆسرەتیم یاخوا بمرم لە ژیاتی مامۆسامان ژەملایەت جێگا هیوا واواتی چون باخی کاک شەماڵە مەردی بە شەخسیاتی چون باخی کاک شەماڵە مەردی بە شەخسیاتی کاک شەماڵی ڕەسوو شێخەی بەڕێز ئەو باقی هەر ئاوادار بێ ئینشەڵڵا هەتا ئەو ڕۆژەی مابم دڵاشقی کوردستانە هەتا ئەو ڕۆژەی مابم دڵاشقی کوردستانە دڵم لە ڕۆژهەڵاتە و لێرە کردم هێلانە هەیەک دایما لەسەر نۆژە دایمە لەسەر نۆژانە یەکیش بە دایمە پولە کەوتۆ لە نێو مەیخانە هەیەشێ لەگەڵ یارێتی بەدایمە بە شەوانە یەک بەتەنێدە دەژیتی بینانەوەیانە هەیەشێ دڵی پڕخەمە و یەکیش لە خەستەخانە یەکاری هونەر دەکا هەر لە بەسم و دیلانە دڵی خەڵکی خۆش دەکا لە شایی و لەو دیلانە
هەیەکێکیش قورعان خێنە دایمە هەر لە ختمانە هەیەکێ کاری تاکسیە یەشێک کاری تاکسیە دەڕوا لەو خیابانە یەشێک دڵان خۆش دەکا بۆتە پیری مەیخانە یەشێک گۆرانی دەڵێ وەگە من و ئەو فەرمانە ئەیەشێک وەگە مانزیاقی ڕێزی لەسەر سەرانە من ڕزگار شەڕەف کەندیم ڕۆژهەڵات وەتەنمانە یەک وڵات و یەک خەبات قسەی زاری هەمووانە هەموو ببین با برا چۆنم ئەو کوردستان ئازاد دەبێ یەکە کوانێ چوارمانە ئەی ئەو کاتە دڵم خۆشە ئەو ڕۆ لەو کوردستانە گەرگەلی کورد ئازاد بێ ئازاد لەو چوار وڵاتانە ئەو زار بژیم بە خۆشی خوانێوە هەندەرانە بۆیە دڵم پڕخەمە کەوتم لە بەندی خانە دڵم غەرقی ماتەمە ئەو ڕۆ لەو کوردستانە چوار وڵاتم ئازاد بێ دەرچم لە بەندی خانە کوردم گشت برایەکن نەموو خوشک و برانە ئەی برام 6 ملیۆن کەسە دایکشم نیشتیمانە ئازادی مافی خۆمە دەستی بەستون بێگانە ئەی خۆش بێ ئامانجی یاغی بۆ کوتنی ئەو بەندانە وەک براجێگەی ڕێزە کاکە فەرمان بێلانە قەت سڵاو بێ لە ڕانجە دەست و ئەرکی زۆر جوانە بۆ ئەژی و کاکەی من دەیدەم پەنجەتان جوانە ئاکە ئەڵمەتی مندیک کامێرای لەسەر شانە گولەکانی یارپیزین بەس دژی دوژمنانە ئەی ئەو گەعدەیە بۆ شێیە لە بۆ کاکە سامانە یعنی بابی ساینەکان ئێستاکە لە ئەڵمانە قەت سڵاو لە جەمشیدی و بەیانی ئەمیرجانە ئەو باغە ئاوەدان بێ ئەو باغە ئاوەدانە کەماڵی ڕەس و شێخە چونکە دۆستی خۆمانە هەتا بێرەدا بڕۆم ڕزگار جەمیوانتانە ئای خۆش بێ شەماڵ سوێدی لە ئەمریکا سامانە ڕێبازی بەلاشاوە لەگەڵ ئەو ڕەفیقانە قەت سڵاو لە ناسری بۆ کاک ناسر سەرعانە بۆ هێزە ڕەشەی دەڵێم لەگەڵ ئەو ڕەفیقانە خۆش بێ ئەو مەسئولە بمێری کوردستانە مەبەستم کە قادرە میوانداریان لێ جوانە بۆ کاک ناس و ئەڵمانیش لەگەڵ ئەو ڕەفیقانە بەیادی لیوا ئەیوب ماجەکەم مەجاوانە چونکە دۆستی فەرمانیە بمێری کوردستانە کوردستان وڵاتەکەم دەڵی باشتی خوایە نەفرەت بێ لە دوژمنان چاویان پێمان هەڵایە یان وڵات ئازاد دەکەین یان دەمرین لەو ڕێگایە هەر ڕۆڵەیە و گەلەیە قارەمان و ئازایە بۆ شەڕ لەگەڵ دوژمنان هەموو دەمژیان فیدایە ئەوەی سەنگەری گرتیە پێشمەرگە و گەریلایە لەناو هەموو دنیادا گەلی خود بێنەوایە ڕۆژهەڵاتی ئێرانە ڕۆژەواشی سووریایە لە باشووری عێراقا لە باکووری تورکایە هەموو دژمنی کوردن ڕوو ڕەش بن لەو دنیایە تورک و عەرەب و فارس لەگەڵمان ناتەبایە ئازادی سەر بەخۆی کوردیان پێنا ڕەوایە کوردیش وەکو وڵاتان خاوەن خاک و ئاڵایە خاوەن چەندی سەرکردەی و هێر و بەتوانایە مێژوو لە یادیان نەکا لە بۆ ئەتادایە شێر و شەید قاسم و شەید بوو لەو ڕێگایە سەرکردە قازم ئەمە سەرۆک و پێشەوایە بۆ سامان ئازیە پایەدار بێخوایە یادی لە یاداندایە بۆ کاک سامان ئازیە ڕەفیق نییە برایە ئەو ساڵ یادەی پیرۆز بێ سەروەری مساینایە دووبارە سامان ئازی ئێستا لە ئەڵمانیایە ڕێباز بەلاشاوە کوردی ڕوکنی دنیایە بۆ کاک شەمار سویدی معنەڵێ ناوم نایە بەندی ناسر سەرعانیە یادی لە یارە دوور بێ لە بەڵایە شەماڵی ڕەسوول شێخەی ئەو لەو مەزنی سەیدایە لە باخی کاک شەماڵی هەر دڵی باخی شایە لێی تێک نەچێ خودایە عەژیبەن نەشەی لێدا دەنجی ئەو زەڕبەینایە قوربانت بم ڕەنجە گیان هێمنی لەگەڵدایە هەڵمە جوانم تەسویرکە
أشهد ما مصايا آغا شرف كان لي دنجير وكاتو شايا أوش سيد فرمانا بوع من قشتو فنايا بوع من قشتو فنايا قربانة بماما صاجان دست خوش ماما صاروا صلاة ودي بسيد هيم دال جان